بەڵێ بینەرانی یازی سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ. باسی ڕۆژ لەگەڵ میوانێکی تایبەتە کاگنە دیمزاوی کە ئەندامی پەرلەمانی بریتانیایە لە پارتی پارێزگاران زەهاوی کووردە لە 2010 تا ئێستا وەکو نوێنەر لە پارلەمانی بریتانیا حەزوری هەیە بوونی هەیە من مەبەستمە کۆمەڵێک تەوەر لەگەڵ جەنابیان تاوتوێ بکەم یەک لە تەوەرەکان ئەوەیە کە ئەوان گروپێکیان هەیە لە پەرلەمانی بریتانیا نوێنەری هەمولایەنەکانی تایە گروپەکە تایبەتە بە کوردستان و پاڵپشتی لە دۆز و ئەو پرسانی کە پەیوەستن بە کوردەوە مەبەستمە باسی ئەمەیان لەگەڵا بکەم مەبەستمە باسی ئەوە بکەم کە زۆر جار کە لە مێدیا جیهانیەکان و لەلایەن بەرپرسانی جیهانەوە گوێمان لێبێ ئەڵێن کاتی ڕفراندەمی سربەخۆیی نییە بە نسبەت کوردەوە بەڵام لەولاوە ئەبینیت لە بریتانیا بۆ نمونە تەنها سکۆتلندیەکان دووجار یەکجار هەوڵیاندا و ئەیانەوە دووبارە هەوڵ بنەوە بۆ نمونە بریتانیا خۆیەوێ لە یەکێتی ئەوروپا لە ڕێگەی برێگزیتەوە بێتە دەرەوە ئەم هەوڵانە هەیە بۆچی بۆ ئەوان مافە و ئاساییە بۆچی بۆ کورد ماف نییە مەبەستمە لەگەڵیان قسە لەگەڵ لەسەر زۆر تەوەری دیکە بکەم بەڵام من کاتەکە هێڵمەوە بۆی بۆ میوانەکەم تایبەتی بکەم کاکنەدیم زەهاوی ئەندامی پەرلەمانی بریتانیا لە پارتی پارێزگاران سڵاوتان لێبێت خۆشحاڵین کە ئەمڕۆ لێرە لەگەڵمانی ئەمەوێ بۆ پرسیارە دەست پێ بکەم ئێوە لە پەرلەمانی بریتانیا گروپێکتان هەیە بە ناوی APPG on Kurdistan the All Party Parliamentary Group on Kurdistan هاتوونەتە کوردستان بەرپرسانی کورتان بینیوە راپۆرتی خۆتان پێشکەش کردووە ئێوە ئەتوانن چۆن ڕۆڵێکی ئەرێنی و ئیجابیتان هەبێت لە بریتانیا لە خزمەتی کورد زۆر سپاس زۆر دڵخۆشم کە لێرەم لەگەڵتان لە کوردستان 24 بە لە ڕاستیدا ئێمە باس لە تێوەگلانی من دەکەین لەو گروپە لەو کاتێەوە کە من پاڵێورام لە ساڵی 2010 من بوومە بەشێک لەو گروپا چونکە ئەو گروپە بوونی هەبوو بەر لەوەی بە پەرلەمانتار هەروەها ئێستا من جێگیری بەڕێوەبەرم لە هەفتەی ڕابردووشدا ئێمە دیبەیتێکمان هەبوو لەسەر ڕێفراندۆمی سربەخۆی کوردستان ئەو بابەتانی کە من باسم لێوە دەکرد کە لەلایەن کوردستان 24ەوە ڕووماڵ دەکرا مافی گەلی کورد بوو بۆ بەرسێنانی سربەخۆی و بڕیاردان لە مافی چارە نووس بتوانن چۆن خۆیان بڕیار بدەن خۆیان بەڕێوە بن کاری گروپەکەی ئێمە هاری کاریکردنە کە ئەوەش گرنجەشی زۆری هەیە ڕۆژی شەممە هاوڕێکان دەگەن کە لە هەفتەی داهاتوو بۆ ئەوەی چاودێری ڕیفراندۆمی سربەخۆی کوردستان بکەن لە هەولێر و لە دهۆک و کەرکووک و سلێمانیا بۆ ئەوەی هەوڵ بدەین زۆرترین ڕووبەر ڕووماڵ بکەین و چاودێری بکەین و لە هەمان کاتیش ڕیپۆرتەکان کۆبکەینەوە زانیاری و ڕەوانەی پەرلەمانەکەی بکەین واتە ئاراستەی پەرلەمانەکەی خۆمانی بکەین و تاوتێنەری لایەنە جیاوازەکانی پەرلەمانی بریتانیا لەو گروپەی دێن بۆ چاودێری ڕفراندەمی سربەخۆی کوردستان بوونیان هەیە ئەوە ڕاستە ئەوە گروپێکی پەرلەمانتاریە کە ئەندامن لە کۆمیتەی لۆردەکان هەروەها ئەنجومەی نوێنەران و ئەنجومەنی لۆردەکانی بەریتانیا تەواوی ئەو گروپە کە لە هەردوو ئەنجومەنەکە پێک هاتوون ئێمە زانەرەکان کۆ دەکەینەوە تۆماریان دەکەین و دەرەنجامەکان بەو شێوازەشی کە ڕفراندۆم ئەنجام درراوە هەمووی تۆمار دەکرێت و لەوێ تاوتوێ دەکرێت پێم وایە زۆر گرنگە ئەو ڕۆڵەی کە ئێمە دەیجێڕین چونکە ئەوە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی جێی چاوتێ بڕینە و گرنگجیە ئێمە لە ئاستێکی زۆر بەرز و چاودێری دەکەین بۆ ئەوەی نیشانی بدەین چەندە شەفاف و ڕوون ڕێکوپێک ئێوە وەکو خۆشت ئاماژەت پێدا لە 2010 نوێنەرن لە پەرلەمانی بریتانیا و لە پارتەکەی سەرۆکوەزیران تۆ وەکو کوردێک ئەتوانی لەگەڵ هاوڕێکانت چ کاریگەریەک لەسەر سیاسەتی بریتانیا بە نسبەت کوردەوە دابنی چونکە ئەوترێت
لە قۆناغی دوای ڕاپەڕین لە دوای نەوەتەکانی سەدەی ڕابردوو بریتانیا دۆستی کورد بووە. ئێمە بەردەوامیش دەبین ئێمە بەردەوام دەبین و دەمێنینەوەکو هاوڕێی نزیکی کوردستان هەروەها وەزیری بەرگریش بەرز مایکل فاڵن کە لە کوردستانە بۆ ئەوەیە نیشانی بدات کە پێشمەرگە و هێزە کوردەکان چ ڕۆڵێکی سەرەکیان جێڕاوە بینیوە لە جەنجی دژی داعش. ئێمە لە داهاتوێکی گەشتدا دەڕوانین بۆ ئەوەی کار بێکەوە بکەین لێرە لەگەڵ گەلی کورد. هەروەها بەڕوونی من ئێستا نوێنەرایەتی حکوومەت ناکەم، من تەنها نوێنەرایەتی پەرلەمان دەکەم لەو لیستەی خۆم. لە ڕاستیشدا حکوومەتی بەریتانیاش کە بەڕێز ئەلیستەر بێرد کە وەزیری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە 2 هەفتە لەمەوبەر سەردانی ئێرەی کردووە، ڕوونی کردووەتەوە کە شانشین یەکگرتووی بەریتانیا پێویستە و هەروەها لەوە شتێ دەگات کە کورد چی دەوێت و لە خواستی کورد بۆ سەربەخۆی تێدەگات. ئەوەی کە ئێمە جا دەکاتەوە لە حکوومەتی بەریتانی ئەوەیە کە من پێم وایە ئەوە مافی خەڵکی و گەلانە خۆیان بڕیارە چارنووسی خۆیان بدات، نەک مافی کەسانی تر کە پێیان بڵێن دەبێت چ بژاردەیەک هەڵبژێرن یاخۆ چ بژاردێکیان بێت لە ڕیفراندۆم. بەڕوونی و بەدڵنیاییەوە ئێمە دەمانەوێت نیشانی بدەین کە هاوڵ هاوپەیمانی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو هاوبەشێکی گرنگ دەمێنێتەوە لە شەڕی دژی داعش و تیرۆر. من دەمەوێت جەخت لەوە بکەمەوە لە پەرلەمانیش بەردەوام دەبین و لە هەفتەی ڕابردووش باسم کردووە کە کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان توانیویان کە هێزێکی ناوازە بن بۆ سەقامگیری و گرنگی پێدان هەروها گەشە پێدانی لانە گشتەکانی تەواوی عێراق کوردستان. ئەگەر بگەڕێنەوە بەر لە ساڵی 2003 و دوای ساڵی 1992 کە کوردەکان گەڕانەوە و توانیان بەرگری لە دژی سەدام حوسێن بکەن، دوای هەموو هێرشە کیمیاباران و کۆمەڵکوژی و ئەنفال و هەروها کیمیابارانی هەڵەبجە هێزە کوردەکان توانیان بێکەوە کۆ ببنەوە حکوومەتێکی هاوبەش و پێک بهێنن. لەو کاتەشەوە توانیویان کە هاوبەشێکی پشت پێ بەستراو بن بۆ شانشین یەکگرتووی بەریتانیا و هێزە ڕۆژاواییەکان. بۆیە لە ڕوانگەی منەوە لە ڕاستی دەتوانم بڵێم کە کوردستان ئەگەر سەر واتە سەقامگیری و گەشەکردنی کوردستان دەتوانێت زیاتر ببەخشێت بە عێراق ئەگەر وەکو هەرێمێک بێت یاخود وڵاتێکی سەربەخۆ بێت، ئەوەش بژاردەی خەڵکی کوردستانە. عێراقی و هاوڵاتیانی عێراقیش بە تایبەت سونە و شیعە عەرەبەکان ڕێز لە بژاردە و هەڵبژاردننی کورد بۆ سەربەخۆی بگرن؟ پێم وایە عێراقیەکان و حکوومەتی عێراق پێویستە لەوە تێبگەن کە خەڵکی کوردستان و گەلی کوردستان مافی خۆیانە، ئەوە مافێکی بنچینەی و سەرەتایی مرۆڤە کە خەڵکی بتوانن بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن و بیانەوێت بڕیار بدەن چۆن فەرمانڕەواییان بکرێت. ئێمە ڕێفراندۆمێکمان هەبوو لە شانشین یەکگرتووی بەریتانیا، نەکەوەی لە 2016 بەڵکو یەکێکی تر لە سکۆتلاند کە بینیمان خەڵکی سکۆتلاند ئەو کات خواستیان لەگەڵ مانەوە بوو، دوو بژاردەیان هەبوو وەکو سەر وڵاتێکی سەربەخۆ یاخود بە بەشێک لە شانشین یەکگرتووی بەریتانیا بمێنەوە. پەرلەمانی بەریتانیا لەو کات پاڵپشتی لەو بڕیارە کرد، حکوومەت تەواوی ئاسانکاریەکانی دابین کرد بۆ ئەوەی ڕیفراندۆمەکە بەڕێک و پێچی ئەنجام بدرێت. پێم وایە ئەوە مافی دموکراسی خەڵکی سکۆتلاند بوو، ئەوان بڕیاری خۆیانیاندا و بڕیاریشاندا بمێننەوە، بەڵام ئەوە لەسەر ئەوان دەوەستاواتە پشتی بەوان دەبست کە بڕیار لە چی بدات. بە هەمان شێوە کوردیش دەبێت ئەو بڕیارە بدات. بە قسەکردن لەسەر دەبڵ ستانداردی و دووفاقی لە سیاسەتکردندا تۆ وتت ئەمە مافێکی دیموکراتیانەی سکۆتڵەندیەکانە بۆ ئەوەی لەگەڵ بریتانیا بمێننەوە یان سەربەخۆ بن. باشە بەنسبەت بریتانیاوە مافێکی دیموکراتی بوو لە یەکێتی ئەوروپا بمێنێتەوە یاخود سەربەخۆ بێت، بڕیارەکەی دا و تەواو بووە. هەر ئەمڕۆ
سکرتێری نەتەوە یەکگرتوەکان ئەڵێت ئەم بینایی نەتەوە یەکگرتوەکان جێگەیەکە بۆ ئەو کەسانەی کە نوێنەرایەتیان لێرە نییە بۆ ئەوەی دەنگیان بگات. بەڵام لە لایەکی ترەوە ئەڵێ کورد ئەبێت واز لە ڕیفراندەم بێنێت. ئەمە دووفاقی نییە بۆ ئەوان ماف بێت بۆ کورد ماف نەبێت. من بەڕێزەوە پێی ڕادەگەێنم بە حکوومەتی خۆم هەروەها حکوومەتەکانی تریش کە ئێوە ناتوانن مافەکەنن مافی گەلی کورد لە بەرچاو نەگرن یاخۆت ڕەتی بکەنەوە. پێم وایە کە دەتوانین بڵین پێمان وایە کە ئێوە پێچەوانی شەپۆڵەکان مامەڵە دەکەن. ئەوە قسەیەکە ئێمە لە بەریتانیا بەکاری دەهێنین. خەڵکی کورد دەبێت خۆیان بڕێ لە چارەنووسی خۆیان بدەن. من گومانم هەیە لەوەی کە هەندێک لە نیگەرانیەکان لەوە دێن واتە لەو سۆنگەوە دێن کە گوایە ڕیفراندۆم بە شێوەیەک لە شێوەکان ناسەقامگیری دروست دەکات لە نێوان هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی داعش و شەڕی دژی داعش. من ئەوە باوەڕم بەوە نیە و پێم وانییە کە حکوومەت هەرێمی کوردستان پێچوان ئێوە بجوڵێتەوە. پێم وایە حکوومەت هەرێمی کوردستان پابەندە لەگەڵ کوردستانیش ئەمەی دووپات کردوێتەوە کە ئەنجامدانی ڕفراندەمی سربەخۆی بە هیچ شێوەیە کاریگەری لەسەر جەنگی دژ بە داعش دانانێت. پێم وایە ئەوە بژاردە ڕاستەکەیە. بەڵێ بۆیە من دەگەڕێمەوە سەر قسەکانم و دەڵێم و دووپاتی دەکەمەوە کە کوردستانێکی بەهێز و گەشەکرد و سەقامگیر سوودی بۆ هەرێمە کە دەبێت بەگشتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەروەها بۆ عێراقیش. بۆچی ئەو قسەیە دەکەم؟ یەکێک لە دەرهاویشتە ئەرێنەکانی کە من پێشووتریش باسم کردووە لە ماوەی ڕابردوودا کە نزیکەی 30 ساڵە کەمتر کە پەیوەندی وزەی نێوان هەرێمی کوردستان و تورکیا گەشەی کردووە کە دەبینین کوردستانیش ئێستا پەرە بە لایەنی وزەی خۆی دەدات. بەدڵنیاییەوە ئەو ڕاگەاندراوە نوێیەی کە لەسەر گرەبەستی وزەت ڕاگەاندراوە گرنجەکەی دەردەخات. لە هەمان کاتیش ئەوە دەزانین کە گازی کوردستان دەتوانێت پێداویستی تورکیا ئەوروپا دابین بکات. چونکە دەزانین لە داهاتوودا ئەمە دەبێتە نەبوونی گازی سروشتی دەبێتە کێشەیەک لە ئەوروپادا. کوردستان دەتوانێت ئەو کێشەیە چارەسەر بکات بۆ تورکیا و بۆ وڵاتانی ئەوروپا. لە چەندین کۆنفرانسدا تورکیا وەزیری پەیوەنددار ئەوەی دووپات کردوێتەوە. بۆیە پێم وایە کە ئەگەر وڵاتانی هاوسەی کوردستان وەکو هێزێکی ئەرێنی و دیموکراسی تەماشا بکەن وەکو نەتەوەیەکی نوێی تەماشا بکەن ئەمە کاردانەوەیەک و ڕەفتارەشی جوانە کە بێکەوە کار بکەن لەگەڵ تەواوی کاراکتەرەکان. بۆ من ئەمە دەبێتە هۆکارێکی ئەرێنی بۆ گەشەکردن و پێشکەوتنی هەرێمەکان نەک هێزێک نیگەرانی و بتوانەکەی لێ بکەوێتەوە. ڕوسنافت ڕایگەیاند کە لەگەڵ هەرێمی کوردستان گەشتون بە ڕێکەوتن و ئاماژەیان بەوەداوە لە کۆتایی ئەم ساڵ بە فەرمی ڕێکەوتنەکە واژۆوەکەن. وتەبێژی ڕوسنەفتیش ڕایگەیاندووە بە فەرمی لە دوای ڕیفراندەمیش مامەڵەیان لەگەڵ هەرێمی کوردستان بەردەوامە بێت. ئایا ئەمە مانای ئەوە نییە کە تەنانەت لە دوای ڕیفراندەم هەرێمی کوردستان داهاتوویەکی باش گەش پڕخۆشگوزەرانی و ڕێک و پێک چاوەڕێیەکات؟ ئەوەیە کە ڕوونە ڕۆزنەفت یەکێک لە کۆمپانیا هەرە زەبەلەحەکانی ڕووسیا لە بواری وزەدا بڕیاری داوە کەەوە بەرهێنان بە شێوازشی زۆر گەور و بەرفراوان لە کوردستاندا ئەنجامدا. ئەمە تەنها دەتوانین بە ئەرێنی لێکی بدەینەوە بۆ تەواوی گەلی کوردستان و هەروەها کارجێڕی و حکوومەتی هەرێمی کوردستان. نیگەرانی من ئەوە دەبێت کە وەکیەشێک لە هاوپەیمانەتی سەرەکی ئێوە شانشینی یەکگرتووە بەریتانیا خۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەمانەوێت دڵنیا بین کە ئێمە بەردەوام بین لە هاوکاریکردنی کوردستان لە زۆر لایەنەوە
بۆ ئەوەی بتوانرێت ئەو گەشەکردنە ڕێگەی لە نەگیرێت پێشمانە کە ئێمە پێچوانی ئەوە مامەڵە بکەین هەمووان دەیانەوێت وەزیرانی ئێمە بەتابەت وەزیری دەرەوە کوردستانی خۆش دەوێت کە پێشووتر بەڕێوەبەری شارەوانی لەندەن بووە خۆشەویستی زۆران هەیە و دانەوێت گرنگی زیاتر بە کوردستان بدەن بەڵام پێمان وایە ئەگەر لە هەڵسەنگانەکانمان سەرکەوتوو نەبین بۆ ڕفراندۆمی کوردستان پێم وایە پێچەوانەکەی خواستی ئێمە ڕوودەدات ئەویش نزیک بوونەوەی کوردستانە لە ڕووسیا کە ئێمەش دەبینین چەندین سەرچاوەمان وەبەرخستووە هەروەها وەگەرخستووە و بەکارهێناوە لە ناوچەکەدا بۆ ئەوەی هاوکاری گەلی کوردستان و عێراقی پێ بکەین من پێم خۆشە کە لەوە دڵنیابم کە حکوومەتی ئێمە و هەروەها وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاش ببێتە هاوکاریی سەرەکی لە دوای ئەنجامدانی ڕێفراندەمیش بەدڵنیاییەوە دوای ڕێفراندۆمیش دەمەوێت وە بیر بکەمەوە کە هەر شتێک ڕوو بدات لە ڕێفراندۆم بەبێ لە بەرچاوگرتنی دەرەنجامەکان شانشینی یەکگرتووی بەریتانیا و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا وەکو هاوپەیمانی سەرەکی کوردستان بمێننەوە ئەگەر هەنگاوێک بچینە دواوە و تەماشا بکەین ئەو کوردستان و وڵاتەکە چەندی دەستکەوتە لە ماوەیەکی کەم من هەمیشە ئەوە بیر هاوکارانم دەخەمەوە کە لە ماوەیەکی پێوانەی چیان بەدەستکەوتووە ئەگەر بەراوردی ئێمە و لە شانشینی یەکگرتووی کوردستان بکەین لە ڕێککەوتنامە و یادداشتەکانی ماگنا کارتا تا ئێستا بەچی گەیشتوین پێمان وایە کە دیموکراسیەتێکە زۆر گەشە کردووە دموکراسی کوردستان دموکراسیەکە کە بەردەوامە لە پێشکەوتن لێرە هەستی پەسەندکردنی بەرامبەر و ڕەت نەکردنەوەی بەرامبەر هەیە پێکەوەیی و فرە کەلتوری پرسێک لەسەر کەمینە ئاینی و کەمینەکانی عێراقەکەین بەڵام پێش ئەوە لەوەتی کورد بڕیاری داوە سەرکردایەتی سیاسی کورد بڕیاری داوە ڕێفراندەم بکات هەر بەرپرسێکی ئەمریکی بریتانی ئەڵمانی فەڕەنسی نەتەوە یەکگرتووەکان ڕوو لە کوردستانەکەن ناوڵاتیانی کوردستان ئەڵێن هاتوون داوا بکەن ڕێفراندەم دوا بخەن ئەمڕۆ دفێنس سەکرۆتەری بریتانیا وەزیری بەرگری بریتانیا سەردانی هەرێمی کوردستانی کردو لەگەڵ سەرۆکی هەرێم کۆبووەوە بە پێی زانیاریەکانی تۆ هەویش هاتووە داوا بکات ڕێفراندەم دوا بخرێت من نازانم کە ناشمەوێت لێرە گریمانە واتە باس لە گریمانە بکەین کە لە کۆبوونەوەی نێوان بەڕێز بارزانی و بەڕێز وزیری بەرگریی دەبێت پێم وایە کە هەندێک تێبینی لەسەر کاتەکەی هەیە من گومانم هەیە کە ئەو نیگەرانیانە ڕاست بن واتە کاریگەری نەرێنیان هەبێت لەسەر هاپەیمانەتی نێودەوڵەتیی داعش من بۆ چونێکی تەواو جیاوازم هەیە پێم وایە کوردستان هێزێکی هۆزێکە کە سەقامگیری دروست دەکات نەک پێچەوانەکەی بەڵام بێجگە لەوەش شانشینی یەکگرتووی بەریتانیا وەکو هاپەیمانێکی پشت بێبەستراوی کوردستان دەمێنێتەوە ئەوەی کە کورد بڕیاری لێ بدات و هەڵی بژێرێت بە بۆچوونی من دەبێت پشت بە کوردخۆی ببەستێت نابێت خۆپەرستانە لە پرسەکە بڕوانین بڵێن مافی گەلی کوردینە بەداخەوە چەندین دەیە گەلی کورد ئازار دەچێشێت ئەوان دەزانن چ بژاردێک بۆوان ڕاستە پێم وایە جیهان ئێستا گۆڕانی بەسەر دەهاتووە کاتی ئەوەیە کە ئێمەش خۆمان بگۆڕین لەگەڵەوەدا لە 1976 41 ساڵ پێش ئێستا خێزانە بەڕێزەکەتان عێراقی بەجێهێڵە بەهۆی حکومڕانی خراپی عێراقەوە وەکو کوردێک کە لە ئێستا لە بریتانیا ژیت ماوەی 7 ساڵە نوێنەرایەتی تەواوی پێکاتەکانی بریتانیاکەی بە کوردەکانی شەوە لە پەرلەمان هەستت چی بوو کاتێک کە پرایم مینیستەر عەبادی سەرۆکوەزیران عەبادی وتی ڕەنگە هێز بەرامبەر کورد بەکاربێنی پێت وایە مێژوو خۆی دووبارە کاتەوە من
بە گرنگیەوە لە پرسەکە دەڕوانم هەروەها بۆ هەر سەرۆک وەزیرانێک لە عێراق کە بیر لەو بژاردێ بکاتەوە لە بەکارهێنانی هێز لە دژی گەلی کوردستان ئێمە هەردووکمان من و تۆ دەزانین چەندە تراژیدیای لێکەوتۆتەوە ئەو قوربانیانی گەلی کورد داویانە لە ڕابردوودا گەلی کورد چەندین دەیەیە دەسەوشێندرێنەوە بە تایبەتیش لە عێراق لە دەرەنجامی هێرشی کیمیا باران و هەروەها ئەنفال و پێشم وایە کە پێویستە سیاسەکان زۆر زیرەکانە مامەڵە لەگەڵ هەڵبژاردننی وشەکانیان بکەن نامەوێت گوابر بکەمەوە کە حکوومەتی عێراق هەروەها دەزانم کە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆک بارزانی پابندی نیشان داوە کە پرۆسەکە پرۆسەی سەر بەخۆی دوای 25 ئەیلول پرۆسێشی ئاشتی خوازانە دەبێت ئەوە کاتێکیش دەبێت کاتێکی دیاریکراو بۆ تاوتوێکردنی پرسەکە و ئەتا هەندێک کێشە هەن کە دەبێت چارەسەرم بۆ بدۆزرێتەوە پێم وایە کە گرنگە زیاتر لە هەردوو لای بابەتەکە گرنگی بە دانوستان بدەن بۆ هەر شتێکە لە داهاتوودا بێتە پێشەوە هەر چارەسەرێک کۆنفدرالیەت بێت یاخود سربەخۆی کوردستان بێت هەر شتێکە لە کۆتاییدا ڕێز لە خواست و ویستی گەلی کورد بگرێت پێویستە ئەمە بە شێوێشی ئاشتی خوازانە ئەنجام بدرێت لەو کاتەی کە کەمینەکان کەمینە ئاینیەکان مەسیحیەکان یەزیدیەکان پێکاتەکانی دیکەی عێراق ئەکوژران و ڕاودەندران لە عێراق هەرێمی کوردستان باوەشی بۆ کردنەوە و ئەی پاراستن و لە ئێستادا نزیکی 2 ملیۆن عێراقی و سووری لە هەرێمی کوردستان وەکو هاوڵاتی ئەم وڵاتە مامەڵەیان لەگەڵا ئەکرێت بگرە لە هەندێک ڕۆوە باشتریش مامەڵەیان لەگەڵا ئەکرێت لەو کاتەی کە سوپای عێراق مووسڵ بەجێ ئەهێڵێت و مووسڵ ئەکەوێت و تەسلیمی داعش یەکات هێزی پێشمەرگەی کوردستان داعش تێکەشکێنێت پێت وایە کە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەبێت بە گرنگیەوە لەم پرسە بڕوانێت وە کورد وەکو دۆستێک زیاتر لە خۆی نزیک بکاتەوە نەک دژایەتی بکات دەبێت وتارەکەی من خوێن بێتەوە یاخود گوێبیستی ببیت کە هەفتە ڕابردوو هەمان خاڵم موروشاند و باسم کرد کوردستان توانیوێتی زیاتر لە 2 ملیۆن ئاوارە و خەڵکی ئاوارە پەناهخواز لەخۆ بگرێت کە زۆربیان لە پێکهاتە و کەمینەکان بوون لە مەسیحەکان کە ڕویان کردۆتە کوردستان ئەوان لێرە هێڵدراونەتەوە پارێزراون پێم وایە زۆر گرنگە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەوەی لات بێت کە بەدڵنیاییەوە وڵاتانی وەکو ئوردن و لوبنان ئەوان توانیویان ملیۆنان خەڵک لە خۆ بگرن لە بەتابەت سووریەکان کوردستان هەماشتی ئەنجام داوە پێویستە ئەوانە بەراورد بکرێن دەبینین کە ئێستا ئەو ئاوارانە 35% دانیشتوانی هەرێمی کوردستان پێک دێنێت ئاوارە خۆجەیەکان بن یاخود ئاوارە و پەناهخوازە دەرەجەکان کە ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەژین دەبینین کە لێشێکیش لەو پارێزگانی کە زۆرترین خەڵک ڕوتێ کردو لە ئاوارەکان لە کەپەکانیش جێکراون پارێزگای دهۆکان من لە سەردانەکانیشم بە کوردستان ئەوم بەسەر کردوتەوە پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەوە لە بەرچاو بگرێت بە سەرڕای ئەو ئاستەنگە ئابوووریانەی کە کوردستان خۆی تێدا دۆزیوەتەوە دوای ئەو ڕەوشەی کە هاتۆتە ئاراوە لە دەرەنجامی بڕینی بوجە لەلایەن سەرۆک وەزیران مالیشی وەک ئاماژەت پێکرد 2 ملیۆن ئاوارەی خۆجێوی دەرەشی دوو پرسیارم ماوە زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم بە نسبەت ئاڵتەرنەتیڤەوە سەرکردایەتی سیاسی کورد نەیوتووە هەر ڕێفراندەمەکەم بەڵکو وتوێتی بەدیلێکمان بۆ بێنن جێگرەوەیەکی ڕێفراندەممان بۆ بێنن کە گەرانتی کرابێت مسۆگەر بێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێی ڕازی بن ڕێفراندەم ئامادەین دوا بخەین بەڵام تا ئەم ساتە ئەو بەدیلە نەهاتووە وەکو ڕای کەسی خۆت وەکو کوردێک پێت وایە کە نابێت ڕێفراندەم دوا بخرێت دەتوانم لێرە ئەوە باز بکەم کە
کە من لەگەڵ سەرۆک بارزانانی هەمیشە دەزانم کە بە هزرێکی کراوە مامەڵە دەکەین لە ماوەی 25 کاتژمێر کاتژمێری ڕابردوودا باسمان لەو کردووە کە دەبێت بە هزرێکی کراوە مامەڵە لەگەڵ پرسەکە بکەن چونکە ئەمە ئەو گەیشتۆتە ئەو دەرەنجامەی لە تەک سەرۆکوەزیران و جێگرەکەی و سەرکردەکانی ترکە بۆ ئەوەی بتوانن لە دەرەنجامێکی گونجاو بۆ خەڵکی کوردستان بەدەست بهێنن ئێمەش لە گرنگی ئەوە تێدەگەین بۆی ئەویش تا ئێستاش هەموو بژاردەکانی دەرگای بەڕووی بژاردەکاندا کردوتەوە خوازانم کە کۆمەڵگەی دەوڵەتی گوێگری باش بن و لەو پەیامە ڕیشەیە تێبگەن لەوێشەوە دەبێت ئێمە کارانە بیر بکەینەوە بۆی بتوانین چۆن هاوکاری کوردستان بکەین نەک ڕێگری بکەین و ئاستانجیان لە بەردەم دروست بکەین و ڕیفراندۆم ئەنجام نەدرێت. پرسیارم کۆتا پرسیارم پێت وایە لە دوای ئەنجامدانی ڕیفراندەم ڕای کۆمەڵگەی نێودەوڵەتی تەنانەت ئەوانەشی کە پاڵپشتیان لێ نەکرێت چووکە کەس نەیوتوە دژێن دەگۆڕێت زۆر بە کورتی هیچ گومان لەوە نابینم ئەگەر تەماشا بکەین لە مێژوودا بینیومانە لە مێژووی هاوچەرخیش لە 1947 لەو کاتێک کە ئیسرائیل سەربەخۆی خۆی ڕاگەیان کاتێکی هەستیار بوو هیچ گومانی تێدا نیە کە هیچ سەرکەوتنێک لە ژیاندا بەبێ قوربانیدان نابێت من لە پەرلەمانش ئەوم باس کرد بەبێ قوربانیدان ناتوانین هیچ شتێک لە ژیان بەدەست بێنیت حکوومەتی هەرێمی کوردستان و لەو ڕیفراند لە دوای 2004 ویستویانە کە لایەن و کارکتەرێکی ئەرێنی بن لە دابینکردنی سەقامگیری بۆ عێراق و گەشەکردنی بەڵام لە دوای 2014 هەوڵێکی زۆریان داوە بۆ ئەوی چاکسازی لە کەرتە گشتەکاندا ئەنجام بدن و لەسەر پێی خۆیان بوەستنەوە ئەمە خاڵی بەهێزن و دەزانین کە ئاسان نابێت من ناتوانم لێرە پێتان بڵێم کە چی دەگوزرێت لە ڕۆژی دوای ڕێفراندۆمەکە بە دڵنیاییەوە هەندێ وتار و قسە هەن لەسەر پرسەکە لە وڵایەن وڵاتانی هاوسێ بەڵام لە کۆتاییدا گەلی کوردستان پێویستە بڕیارەکە بخۆیان ئەو بڕیارە بدەن پێویستیش هەمووان ڕێز لەو بەهایە بگرن کە ئەویش مافێکی بنەڕەتی مرۆڤ و لە بریخوایان بڕیار بدەن زۆر باشی ئەبێت کاک نەدیم زەهاوی ئەندامی پەرلەمانی بریتانیا لە پارتی پارێزگاران زۆر سپاس بۆ و چانسە و بۆ دەرفەتەی بە ئێمە و بەبینەراندا سپاس بۆ ئێوەش بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ بەم شێوەیە کۆتایی هات لەگەڵ نەدیم زەهاوی کە پەرلەمانتارێکی کوردە لە پەرلەمانی بریتانیا ڕێزی یادگار فایەخ و ئەم ستافە ئەزیز و بەڕێزم لە شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە ماڵی ئێوە و کوردستان هەمیشە و هەردەم ئاوەدان خواتان بەخێر.